چارەسەرکردنی کێشە دارایەکانی نێوان هەرێم و بەغدادەوە دەزانین کە بە درێژایی ساڵی ڕابردوو ساڵانی پێشووتریش بەردەوام کێشەی دارایی لە نێوان هەرێم و بەغداددا هەبوو. جا ئێستاوە میرەبە لە مانگی یەکەمی ساڵی نوێداین دیارە هەمووی ئومێدیان ئەوەیە کە لە ساڵی نوێدا کێشە دارایەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد چارەسەر بکرێ، بەڵام تاوکو ئێستا ئاسۆی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد ڕوو نییە، بەڵکو تاوکو ئێستا هەمواری یاسای بودجە نەکراوە بۆیە حکوومەتی بەغداد بڕیاری داوا تاوکو یاسای بودجە هەموار دەکرێتە بە شێوازی قەرز بڕی ئەو موچێ بۆ هەرێمی کوردستان بدێت. جا ئێمە بۆ گفتوگۆکردنی ئەم بابەتە بۆی بزانین کە چارەسەرکردنی کێشە دارەکانی نێوان هەرێم و بەغداد بەکوێ گەشتووە. دەچینە لای زۆر بەڕێز محەممەد عەلی بەڕێزیان پسپۆڕی ئابوورن ڕاستەوخۆ لە هەولێرە لەگەڵماندان. کاک محەممەد سڵاو لێبێت ئەم کاتت باش. سەرتا دەمێت بزانین چارەسەرکردنی کێشە دارایەکانی نێوان هەرێم و بەغداد بەکوێ گەیشتووە. پێشەکی سواز بە بەڕێستان و بۆ هەردوو بەڕێستان و بەیانی باش سڵاو ڕێزم لۆ بیسەر و بینەرانی کورسات عەزیز، هیوادارم ئەو ڕۆژێکی سەرپێکی سەر چارەسەری کێشەکانی هەموو لایەک بێ و دڵخۆشی و شادیش بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئینشاءڵڵا. بەڵێ دیارە ئەو تەنگەژەیە یان ئەو دۆخەی کە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان هەیە جەزرەکی تاریخی زۆر دوورودرێژی هەیە، ئێوڕۆی نییە من دانیشتن لە بەرنامەی باسی بکەین بۆ بەردەوامیشە، بەڵام ئەوەی بۆ ئاخیری بۆ 2 ساڵی ئاخیری کە ڕوویدایە ئەوەی حکوومەتی هەرێم باسی دەکەوەی حکوومەتی بەغدای فیدرالی باسی دەکەن، هەردووچیان دەگەنە نقطەیەک کە پێک هاتن لە نێوانیاندا نییە و هەواڵەکان بۆ شێوە دەڕواتە ڕێگا زیاتر بۆ کەسبکردنی کاتە و نەک بۆ چارەسەری کێشەکان. لەبەرەوەی تا ئێستا نە حکوومەتی هەرێم نە حکوومەتی بەغدا بڕیاری ئەویان نەدا، یان ئەویان ڕانەگەیاندا کە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەژێر ئابلۆقەیەکی سیاسی و ئابووری و دیپلۆماسیدان، کەواتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەژێر سزادانیدان تۆکە شێوەیەکت خستە ژێر ئابلۆقا، کەواتە تۆ ئەو خەڵکانت لێوەندەر سزادرایە. ئەوەی بیستمانە ئەوەی کرایە لە ساڵی ڕابردوو حکوومەتی عێراقی بۆ ئەوەی نەهێڵی ملەتەکە بمری و بەڵام مافیان نەدا بەو شێوازەی کە باز دەکرێتن ماگانە 700 ملیارەکە بە قەرز دەدا، کەواتە دیسان بە شێوەیەک لە شێوەکانی دیکە مامەلەیەک لەگە دەکە کە تو هاوڵاتی ئەو وڵاتە نی، کەواتە تۆ کە قەرزت لە شوێنێک وەرگرت تۆ وڵاتی نیە، قەرز لە نێوان هاوڵاتیان وڵات نابێتن بینی وڵات وڵات دەبێتن. دکتۆر ئێمە لە ژێر ئابلوقەداینە دەبی بڕیاری وەژبدەن کە لە ژێر ئابلوقەداینە و چارەسەریش بۆ شێوانەی ناکرێت. باشە دکتۆر، هۆکاریەوەی کە هەرێمی کوردستان لە ژێر ئابلوقەدایە ئەو سزادانەیە کە بەغداد دەیدایە خۆ بە جۆرێک لە جۆرەکان بەغدادیش پاساوی هەیە بۆەوەی کە ئەم موچەیە خودبڕی پێویستی داهات نانێرێتە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەم پاساوانەی کە حکوومەتی عێراقی هەیە تا چەندە پاساوێکی یاسایی و تا چەندە پاساوێکی دەستوریە کە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستاندا دەیسەپێنێت. ئەو کاتم دەمتان برێن پاسەوە ئەوەی حکوومەتی هەرێم دەی کە حکوومەتی عێراق بە خۆنی کردوایە، یانەوانەی لە ژێر دەسەڵاتی ئەگەر گەندەلی لە حکوومەتی هەرێمە بە حکوومەتی هەرێم ئەعلانی گەندەلی کردیە و کابینەینەوە بە سەرۆکایەتی سەرۆکی حکوومەتی و جێگرەکەی بڕیاری ئەوەندەی کە چاکزازی بکرێ و گەندەلی بنبڕۆ بکرێ، بەڵێ گەندەلی هەیە کە کەس ناتوانێ بڵێ لە کوردستان گەندەلی نییە، بەڵام ئایا گەندەلی لە بەغدایدا نییە، لە حکوومەتی بەغدایدا نییە؟ گەورەترین دزی لە جیهاندا تا ئێستا تۆمار کرابی لە کابینەکەی بەڕێز سوودانی تۆماکرێ کە 9 میلیارد دلار دەزرا، ئێستا ڕۆژانە 26 میلیارد دینار عێراقی فەرقی گۆڕینەوەی دۆلارە لە بینی باقی مرکزی و نرخی بازار. ئەو چیە ئەو پارەی دەخوا؟ هاوڵاتیانی هەرێمی کوردستانن؟ نەخێر هاوڵاتیانی هەرێمی کوردستانینە، هەمان دەزانین چێنە و چێش سوودمەندەوی. ڕۆژانە ئێستا بای 25 میلیۆن دلار ڕۆژانە باز دەکەین، 25 میلیۆن دلار عێراق غاز دەسووتێنی، بەڵام ساڵانە دەچی لە شوێنێک لە شوێنەکانی دیکە دەچی غاز دەکرێتەوە. ئاژەوە گەندەڵی نییە؟ مانایەوەی نییە، من نالێم جیاوازی لە ڕاو بۆ چوون و جیاوازی لە نێوان حزبەکانی کوردی و حزبەکانی ناوەڕاست و باشووری عێراق نییە، بەڵام مانایەوەی نییە تو هاوڵاتیان 6 میلیۆن هاوڵاتی سزا بدەی وڵات لەبەرەوەی جەنابەت لەگە یەکێتی و پارتی پێک نایە یان لەگەیەک لەو حزبانە پێک نایە ئابلۆقی بای سەر هاوڵاتیان. ئابلۆقەکە بوورە خاتونەگە ڕێم پێ بدەی ئابلۆقەکە تەنها لەسەر موچە نییە، تو ئابلۆقی گەلک زۆر لەسەر وەک هاوڵاتی موچە
لە بۆ چینەکە لەو چینانەی کە ئێستا هەیە کە ئەو چینەش بابێت چینی موچە خۆرە بەڵام تو ئەوروقە لە سەرەکە هاوڵاتێک ئەگە موچەش لە حکومت نەبی بۆ حکوومەتی عراقی بەزین لۆنانێری بە 450 دیناری بۆ حکوومەتی عراقی باقەکانی لە هەولێر دووەکو سلێمانی ناکاتەوە تا تۆش سوودمەند بی لەو قەرزانەی کە باقەکان دەدا دەزانی هێستا لە کڕینی خانی ماگانە بە 400,000 دیناری لە باغدایە لەبەی باقی ڕەشی دوورافیدێن 150 میلیۆن دینارت قەرز دەداتێت تۆ یەکسە دەبێ خاوێن خان و ئابلۆقەمان زۆر لەسەرە بڵێ باشە دکتۆر لەگەڵ ئەوەی کام ئابلوخانە بوونیان هەیە و پاساو بەشێک لە پاساوەکانی باس کردووە بە دیاریکراوی لە ڕابردوودا بۆ ئێستش چەند جار حکومەتی وەفدی حکومەتی هەرێمی کوردستان چوونەتە بەغداد و نەگەیشتوونەتە ڕێکەوتن وادی سانجارێکی دیکە وەفدی حکومەتی هەرێمی لە بەغدادن بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەگەر بێت و بابەتەکە بەم شێوەیە یعنی هۆکار چییە کە بە دیاریکراوی ناکەونە ڕێکەوتن حکومەتی هەرێم و لەگەڵ بەغدادا تا بە یەک جار بتوانن کێشەدارەکانی نێوانیان چارەسەر بکرێت خاتو کوردستان لە نۆتوێک و ئابلوقی لەسەرە و بەڵام ئەو حراکە سیاسی جاران هەبوو ئەو حرکە سیاسیانە یان با بڵێن ئەو زوتنەوە سیاسی کە بەرەو بەغدایە دەکرا جیاوازتر بوو لە ئێستا بەغدا لەمە بێ من نەتە بەغدا دەزانی لە ڕووی یەکدەستە و یەکدەنجی وەک جاران نینە لە ڕووی سیاسیەوە من سیاسینی مەحەزشمێنە زۆر باز لە سیاست بکەم بەڵام سیاست جاران هەموو کاتێک خۆی دەخاتە ناو کەرتی ئابوووریەوە من پێم وایە حکوومەتی عراقی باش دەزانێتن ئەوڕۆ پێمان دەبێری ئەوی لەگەرمان دەکە و لۆشی چتە سەرێ لەبەرەوەی ئەمەش باش ینی نیسان دەڵێم بۆ وەزەم لەو تەلەڤیزیۆنی زەنابشتان باسم کردیە دەتوو دەتەوێت مشکلەکی 10 ساڵ 15 ساڵی لە حیسابات و لە هەموو شێوەک لە شێوەکان کە هەیە دەتەوێت بە شاندێک دو ساعیان سێ ساعت دەستە بەغدایە دێتەوە چارەسەر بکرێت ئەو شێوە ئەم مامەلەکردنە خۆی لە خۆیدا جێی ڕاوەستان و جێ بیرکردنەوەی لەبەرچی تۆ شاندی دەنێری لەبەرچی تۆ نوێنێرایەتەکە تێوەندە ئەو نوێنێرایەتە کاری خۆی ناکە لەبەرچی تۆ 72 ئەندام پەرلەمانت هەیە لەوێندەر ئەوانش کارێکت بۆ ناکەن لەبەرچی تۆ وەزیر و بۆ هەموو شێوە لە شێوەکانەوەی لە دەسەڵاتن ئەوەی بە ناوی کوردن بۆ ئەوان لەوێندەر چارەسەری کێشەکان ناکەن خۆ زەنا بدەزانێت شەڕیەکانی ما ئەم هەموو ئەدام پەرلەمانە کە لە بەغدادا هەن نەیانتوانێت چارەسەری پرسەکان ئەو هەموو نوێنەری هەرێمی کوردستان کە لە بەغدادا هەیە بۆچی ئەمانە نەیانتوانیوە کە چارەسەری ئەم کێشەی پێ بکەن کە کێشەی موچە خۆرانی هەرێمی کوردستانە بە کێشەی خۆیان نازانن خاتونەکە بە کێشەی خۆیان بزانی با هیچ نەبایە ئەو بەڕێزانێک کە لە بەغدا بە ناوی من و جەنابەت و بە ناوی هاوڵاتیانە لێرە ئەمە نردومانە وێندن حکومڕانیمان دەکات هەر لەقل لێوێندە موچەکەیان وەنە دەکە تا موچەی هاوڵاتیان هەرێمی کوردستان چارەسەر دەکرد دەیانتانی پاڵەپۆستۆیەک شێوێک لە شێوەکانی بزوتنەوەی سیاسی لەوێ دروستکەن هەمیان بە یەکدەن برێن کەنجین موچەی هاوڵاتیانی هەرێم درا ئەو کاتیان بەژ موچەی وەردەگرین بەڵام ئەویش نەکرای بەداخەوە ئەوان موچەی خۆیان وەردەگرن و هیچ دۆخەچیان دروست نەکردێ پاڵەپۆستۆیەک لەسەر حکوومەتی عراقی لەوەی بیر لەوەی بکاتەوە بڵکم وەک کو جەنابی ئەو بەڕێزانەی کە دەچنە بەغدایە کو دەچنە دوامی خۆیان وەک لە هاتیەوەتینە کاتیە هەفتەی جارێک مانجێ جارێک دەچنە بەغدایە و قەرزێک وەردەگرن و دێنەوە من ئەوەی دەزانم ببوورە لەوەی ئەو کێشانەی ئەمە ئێستا هەیتمان لەگە حکوومەتی عێراقی باوەڕ کە کێشەکانمە لەگە باقی TBI و باقەکانی عێراقی ماوەچی کە گەلک لەوەی زیاتر دەبی ئێستا ئەو حکوومەتی عێراقی هەیتی لەبەرەوە ئێستا قەرزمان پێ دەدەن ماوەیەکی دیکە مە دەبی لە هەر ساڵێ دوو موچیان بە ئەو بدەینەوە بە سوو بە فایدە بدەینەوە نازانیان چۆ قبول دەکەنەوەە ئەو ملەتێوا نەهامەتێ توش نەهامەتەچکە بەڵێ ئێستا سەرگۆزینان بڕارێکی داوە یاخۆ بە شوازە لە شێوازەکان ئەوەی ڕاگەیان دەدەڵێت کە لە دوای پشوەکانی سەری ساڵ ئەم پرۆژە یاسایە هەموارکردنەوەی یاسای بودجە بۆ ئەنجومەنی وەزیران دەنێت بۆی لێبراری لەسەر بێت بواری جێبەجێکردنەوە ئاهیچ ئومێدیەکەیە کە دووبارە پرۆژە یاسایی بودجە هەموارکرێتەوە ئاتا چەندێک هەموارکردنی پرۆژە یاسای بودجە کۆتایی با کێشەکانی نێوان هەرێم و بەغدا دەێنێ خاتو من لەگەوەی نیمە چاوەڕێوەی بکەن یاسای بودجە لە بۆ موچە هەموار بکرێتەوە لەبەرەوە یەگە بڕیارەکی سیاسی نەبی لە بەغدایە بۆ ناردنی مستحقاتی هاوڵاتیان مستحقاتی هەرێمی کوردستان چێنە لە بەغدایە ئەمە چەند بەرامبەر واتسمان پێ دەکرێت ئەگەر بڕیان نەدەم بنێن دوایە چۆن هەموار دەکرێتەوە نازانم ێستا هەموارکردنەوەکە هەموار دەکرێتەوە دەبێت سیغەکەی هەموارکردنەوەکەمان بۆ باوێنە بەردەست و بیخینینەوە بەڵکم هەڵی تێدا هەیە فەرموو لە بەغدایە هەمومان بە سەرکەوتنمان دادەنا
کە بەشی کورد دیاری کرایە دەرچوو هەمووی ئەوەیە پلان و لێدانی ملەتی کووردە بەڵام ئێستا دەێ هەموار دەکەین فرمو چ هەموار دەکەیەوە کام یاسی هەموار دەکەیەوە کام بەرگەی هەموار دەکەیەوە چۆن هەمواری دەکەیت هەموار بکرێتەوە ڕەنگە کێشەدارەکان چارەسەر نکات ئەمە لە کاتێکدایە کە پێشتریش لە حکوومەتی عێراقدا چەندین جار لە دیوە سیاسیەکەیەوە بەڵێن بە چارەسەرکردن دراوە کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت بەڵام لە گۆڕانی سیاسیدا ئەم بەڵێنانە جێبەجێ ناکرێت کەواتە چارەسەر بنەڕەتیەکە ئەبێ چی بێت خاتون ئەمە کێشەی داراییمان نیە کێشەی سیاسیمانەیە ماوەوە سیاسەکان دانیشتن لە ژوورێکی داخرا و بڕیاریان بابەتێکی سیاسیش بێ بەڵێنێکی سیاسیش بێت لە تێکچوونی نێوان هەر پەیوەندێکی سیاسی جارێکی دیکە حکوومەتی هەرێم تووشی گرفتە بێتەوە کەواتە لەبەرەوەی تۆ لە هەر بابەتێکی سیاسی موچەوقوتی هاوڵاتیان نەبێتە قوربانی کێشە بنەڕەتیەکە چارەسەر بنەڕەتیەکە چی دەبێت؟ خاتون ئەم بابلۆی بازبووکە میزانیەی بودجەی عێراقی 2023 لە بۆ 3 ساڵ لەلایەنی پەرلەمانی عێراقەوە دەنجی لەسەردرا بەڵام ئایا چەندی جێبەجێکرایە لە بۆ عێراقیش نەک لە بۆ خۆمان 120 چ لێ جێبەجێکرایە پارەکەی دیکە کەتە چێندە پارەکەی دیکە هەموو کەتیتە ئەوەی نەفتی عراقی فرۆشە هەموو لە باقی فیدرالی ئەمریکایە لەژێر چاودێری وەزارەتی خەزینەی ئەمری چییە کەواتە تو پارەکەت لەوێن دەرە پارەکەی من پێم وایە چارەسەریمە هیچ لە بەغدایدا نییە چارەسەریمە لە تەهران و لە واشنگتۆنە ئەوان سیاسەکانی ژەوەی باش دەزانن ئەوانەی لە بەغداش بڕیار دەدەن ئەوانە لە بەغداش موچێمەیان بڕیە بە بڕیاری خۆیان نییە و لە دەسەڵاتی خۆشیانە لە دەسەڵاتی ئەو دوو پایتەختەیە گرفتەکانمانەگە لەگەر ئەو دوو پایتەختە هەبێگە لە پایتەختەکان دەورا پشتی دیکە شەوی دیسان دێنێمەوە گرفتیمە سیاسیە بەڵام لێرە شتێککە هێدەتانی نەمێستا ئاماژە پێ بکەین و بیدێنە دەسەڵاتی خۆمانەوە برادرانەی بەنای من و جەنابەت کە لە بەغدایەنە ئایا جەنابی وەزیری دارایی و جەنابی سەرۆکی وەزیرانی بەغدایە تکریت و ئەنبار و دیالە و مووسڵ و پازدە شارەکەی دیکە چەندیان نەوتت پێدەدەن تا موچیان پێ بدەیەت و ئەوەی وەک وەلایەگە هەرێمی کوردستان دەکەی دەرێ نەوتم پێ نەدەی ئەمن موچەت پێ نادەم ئەوە پرسیاریەکەمە بە وەزیری دارایی و بەڕێ سوودانی وەڵامم داتەوە پرسیاری دووەم جەنابی وەزیر و بەڵێ بەست خواوەشتە بۆ تاوکەم جەنابی وەزیری دارایی و جەنابی حکوومەتەکەی گشتی بەغدایە کاتی مووسڵ و ئەنبار و تکریت و سلاحەدین و فەلوجە و ئەو پارچە زەویانە هەموو لە ژێدەسەڵاتی داعشدا بوو کە داعش دژمنی ڕاستەقینەی هەموو مرۆڤایەتی بوو ئێوە موچەی هاوڵاتیانی خۆتان دەناردە ژێر دەسەڵاتی داعش ئەو وەختی داهاتی لۆ دەناردیەوە مووسڵ و تکریت و ئەوە نەخێ ناوڵەنەی دەناردیەوە بەڵام بەداخەوانەی دەستنە بەغدایە یان ئەوەنەی لە بەغدایە بەو لە هەجەیە لەگە بەغدا قسەی ناکەن لەبەرەوەی ببوورەمەوە قسەی دەکەمەوە من پێم وایە خەڵکە لێوێن دەرغەم لە هاوڵاتیانی خۆی ناخۆڵی بەڵێ ناکۆکەکانی نێوان هەرێم و بەغدا ڕنگدانەوەی لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان هەیە لە ئێستادا کۆمپانیەکانی نەوت لە هەرێمی کوردستان دەڵێن کە ئێمە نەوت هەناردە ناکەین تاوکو لەگەڵ هەرێم و بەغدادا نەکەوینە ڕێکەوتن تا چەندێک ئەم گرژیە خو تا چەند ئەم ڕێنەکەوتنی نێوان هەرێم و بەغداد کاریگەری لەسەر تەواوی سێکتەرەکانی کۆمەڵگە دەبێت بە تایبەتی ئابوووریەکەی دارایەکەی نەوتەکەی بێگومان داهاتەکی باشی داهاتەوە گەر لە 150 باە پشتگیریەکی خەزینەی هەرێمی کوردستانی دەکرد ئەویش و بە جەنابەت دەنێمەوەش لە وەک سزایەک و ئابلوقەچی ئابووری و ئابلوقەچی سیاسی و دیبلۆماسی و ئەویان دیبلۆماسی و سیاسی و ئابووری و هاشتیانە سەرکرد بەژم بزاندن بەغدا نەبوو کردی لەبەرەوەی کە بەغدا کردوا پێ 13 ساڵی دەکرد ماش وڵاتانی دیکە کە بەرژەوەندیەکانیان لەگە فرۆشتنی نەوت نەبوو ئەوانش بەداخەوە ئەو زەبریان لە کوردستاندا و نەوتەکەیان پێراگرتین و ئێستاش پەشیمانن بە هەموو شێوە لە شێوەکان دەیگەردیانێ ڕێگای چارێک بکەنەوە ئەو نەوتە دووبارە هەناردە بکرێتەوە بەڵام لەبەرەوەی بڕیارەکە کەدرا تاعنی نەکرا و ئێستا من پێم وایە لە نزیکتە سێماکتا چارمان جێریکە دەبی ڕێگای چارەگی درۆزێتەوە بەڵام ئەوش دیسان بەغدا بە هەبیانەوەیەک لە بیانەوەیەکان نایە نەوتی هەرێمی کوردستان دووبارە بەڕاستە خۆی سنوور لۆ سنووری هەرێم لە بۆ تورکیاوەدا ئاودی بکرێتەوە لەبەرەوەی ئەم تورکیا داوای کردی ئەو هێڵە نەوتی کە نەوتی پێدا دەڕوە لە کوردستانەوە لە بۆ بازارەکانی جیهان
کێشەی فەنی تێدا هەیە لەسەر عێراق چارەسەری بکە عێراق ژێرە ئەو بۆ ڕێنەوە تا کەلچینە ماوە شوێنەچکە دەبینەوە بۆی هەیە بە ڕێگای سووریا یان عەمان بەڕێ بکە تا دیسانەوە بە شێوەک لە شێوەکانی کە کوردستان بکەوێتە جێ دەسەڵات. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر محەممەد علی بسپۆری ئاوری سپاس بۆی کە لە بانی کوردستانی زۆر لەگەڵمان ئامادە بوویت.